تەنها دوای ساڵێک لە ناودێرکردنی سەرۆکی کۆریای باکوور کیم جۆن ئۆن بە پیاوی موشک لە سەربوونی ئەرکێکی خۆکوژی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەم ساڵ لە لێدوانێکی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان کیمی بە ئازایەتی ناوبەر و چەند ڕۆژێکیش لەمەوبەر ئەوەشی خستە ڕوو کە جۆرە گونجانێک لە نێوانیاندا هەیە لە ماوەی کۆبوونەوە سیاسیەکەی ئەم دوایانەی ڤێرجینای ڕۆژئاوا. لە ڕاستیدا سەرەتا زۆر تند بووم هەروەها ئەویش وەڵامی یەکترمان دەدایەوە بەڵام دواتر ئێمە کەوتینە ئەوینداری باشە نابەڕاستمە و چەند نامەیەکی جوانی بۆ نووسیم کە پەیامی زۆر جوان بوون ئێمە کەوتینە ئەوینداری. وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پەمپێۆ بەرەو پیۆنگیانگی پایتەختی کۆریای باکوور بەڕێ دەکەوێت لە چەند ڕۆژی داهاتوودا بەو هیوایی لەگەڵ کیم جۆن کۆ ببێتەوە. من گەشتبینم کە ئێمە بەرەو لێکتێگەیشتێکی باشتر و بەرەو پێشچوونێکی چروپڕتر دەڕۆین هەر بۆیە پێویستە ئەوە هەوڵێک بێت بۆ بەرەو پێشچوون نەک تەنها کۆبوونەوەیەک لە نێوان دوو سەرکردەکە و هەوڵێک بێت بۆ بەردەوامی و دانانی ڕێگایەک بۆ داماڵینی چەکیناوەکی. کۆریای باکوور داوای کرد بە ڕسمی کۆتایی بە جەنگی کۆریا بێنێت بەڵام واشنگتن دەڵێت پێویستە پیۆنگیانگ سەرەتاواز لە چەکی ناوەکی بێنێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕووی ئەو داخوازیانەدا وەستایەوە کە داوای سوکردنی سیزانەی دەوڵەتیەکانیان دەکرد لەسەر کۆریای باکوور. سزا ئابوووریەکان بەردەوام دەبن وەک خۆیان دەمێننەوە ئەوە شتەیەکە و کرۆکی مەسەلەکەیە بەدەستمانەوەیە کەوا لە کورەی باکوور بکات هەڵوێستەکەی لە بەرامبەر داماڵین چەکی ناوەکیدا نەگۆڕێت. بە گوێرەی شیکەرەوەکان مسۆگەرکردنی بەڕێوەچوونی کۆبوونەوەی دووەم قورس نابێت و دڵنیا بوون لەوەی ئەو کۆبوونەوانە بنەمای بەدەستێنانی بەرەو پشتچوونێک بەخۆیەوە دەبینێت بۆ داماڵینی چەکی ناوەکی. پرسیارەکە ئەوەیە چیوا لە کیم دەکات دەستبەرداری ئەوە بێت ئایا ئەو ئامادەیە دانەماندنی گەورە بکات لەبارەی داماڵینی چەکی ناوەکی؟ من پێم وایە کۆریای باشوور فشاری دەخاتە سەر تاوەکو ئەوە بکات کۆریای باشوور دەیەوێت و بەرهێنانی گەورە لە کۆریای باکووردا بکات بەڵام ئێستا هەموو ئەوانە لەسەر کیم وەستاون ئایا ئەو ئامادەیە هەنگاو بنێت؟ مێژوو نیشانمان دەدات کە کۆریای باکوور تەنها تا خاڵی دیاریکرا و بەرەو سەرەوە دەڕۆن ویان درۆ دەکەن و فێڵ دەکەن. چوارەم سەردانی مایک پامپیۆ بۆ باکووری کۆریا لە دوای چەند ڕۆژێک دێت لەوەی کۆریای باشوور بۆی دەرکەوت کە کۆریای باکوور دەکرێت نزیکەی 6 چەکی ناوەکی هەڵگرت بێت بەڵام کازایانیس گوتی دانیشتنی دووەمی کۆبوونەوەکە دەبێتە سەرچاوەیەکی بەهێز بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا.